بەڵێ سڵاو لێ ولا بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئەمڕۆ قوتابیان و دەرچوانی کۆلێژی پزیشکی ددان و هەروەها دەرمانسازی و هەروەها کۆلێژی پەرستاری کردوونەوە لێستا بەیاننامەیەک خوێنەوە مەچین لە بەیاننامەکەیان و دواتر زانیاری زیاترتان بۆ گوازینەوە. بارودۆخی دارایی حکومەتی هەرێم کێشەکانی لەگەڵ حکومەتی ناوەندی و دۆخی جەنگ لە بەهانەکان بوون کە بە گوێماندا دەدران وەڵامی ناڕەزایەتیەکانمانی پێدەدرایەوە. سەرباری ئەمانش بە تەواوی لەلایەن کابینەی پێشووی حکومەت و وەزیری تەندروستیەوە ئەم ناڕەزایەتیانە وەلانران. بەڵام ئەوە ڕوونەکە لە ئێستادا هیچ یەک لەم ڕێگریانە نەماون کەواتە داواکاری ئێمە لە کابینەی نوێ حکومەتی هەرێم چونکە لە حکومەتی هەرێمە چونکە بە تەواوی لە دۆخێکی گونجاودایە بۆیە بە پێویستی دەزانین بە زووترین کات هەڵوێست و وەڵامی جدی لە سەرۆکی حکومەت و ئەنجومەنی وەزیران بۆ ئەم داواکاریانە ببینین. یەکێکی دیکە لەو بەهانانەی کە هەمیشە بۆ وەڵامی داواکاریەکانمان دەهێنرێتەوە نەبوونی پێویستی حکومەتە بەڕاژەی ئەم دەرچوانە. ئەمە لە کاتێکدایە کە لە ماوەی ڕابردووتا و لە ئێستاشدا بەشێکی زۆری ئەم دەرچوانە لەبەر پێویستی وەک خۆبەخش لە کەردی تەندروستیدا خزمە دەکەن و بوونەتە پای بەڕێوەبردننی نەخۆشخانەکان کەواتە لەم کەرتەدا بۆشایشی گەورە و زەق بوونی هەیە و بە نەمانی خۆبەخشەکان خەستەخانە و وەڵبەندە تەندروستیەکان ناتوانن خزمەت گوزاری پێویست پێشکەش بە هاوڵاتیان بکەن و بەو هۆیشەوە کەرتی تەندروستی گشتی پەشی دەکەوێت و ئەمەش لە خزمەتی گەشەی زیاتری کەرتی تایبەتە. هەر لێرەدا دەمانێت دەست بخێنە سەرێکێکی تر لەو هۆکارانی ئەم پرسەی بە ئێستا گەیاندووە ئەویشکردنەوەی ژمارەیەکی زۆر لە زانکۆ و کۆلێژی تایبەت و وەرگرتنی ژمارەی زۆر خوێندکارە لەم کۆلێژانە بەبێ هیچ پلانێکی پێشوەختە بۆ دۆزینەوەی هەلی کار بۆیان. جارێکی دیکە جەخت لەوە دەکەینەوە دانەمەزراندنی ئێمە و دواکەوتنی سوڕی خوێندنمان کە 3 ساڵ ئەزمموی کارکردنیشمان تەواوکاری خوێندنمانە تەنها گرفت بۆ ئێمە دروست ناکات بەڵکو وا دەکات کۆمەڵک دکتۆر بەبێ ئەزمون دەست بکەن بە کارکردن کە لە مەشدا هەموو خەڵکی کوردستان و هەموو نەخۆشێک زەرمەند دەبێت. جگە لە مەشکەم بوونەوەی دکتۆر لە نەخۆشخانە گشتیەکان بە دوای خۆیدا دەێنێت و وا دەگات کردی تەندروستی گشتی کە سوودمەندبووان و نەخۆشەکانی زۆرینەی خەڵکی هەژاری ئەم وڵاتەیە هێندەی در بچووکتر بکرێتەوە و خزمەتگوزاری تەندروستی هێندەی تر کەم بێتەوە کە هەر خۆی لە ئێستاە لە دۆخێکی خراپدایە و سەرەڕای بینینی نەخۆش کە سەرەکەی گەشتۆتە ساڵ بۆی ئێمە پێمان وایە بە دواکەوتنی دامەزراندنی ئێمە زەرەر بە ئێمە و هەموو تاکێکی تری ئەم وڵاتە دەگەێنێت لە کۆتاییدا دووپاتی دەکەینەوە. داواکاری ئێمە بە تەنها دامەزراندنە و داوا لە سەرۆشی حکومەت دەکەین وەڵامی ڕاستە خۆی داواکاریەکانمان بداتەوە چی دیکە ئەم بێ بەهاکردنی هەڵ و ماندووبوونی خوێندنی 17 ساڵەمان بەردەوام نەبێت و سنوورێکی بۆ دابڕێت. ئێمە بە ژمارە بەس لە پارێزگای سلێمانی لەوانەیە 1000 کەس ببین. بەڵێ دیارەوەی کە بینیتان بەیاننامەی قوتابیانە بوو دیارە ناڕزایەتی دیکەشانە بەشێک لە ئەوائیلەکانەوەی کە پیاوتری یەکەم هەر لە قوتابیانە نەم قوتابیە یەکێک لەوانی کە یەکەم بووە لە بەشی کۆلێژی دام نەمەوێت پرسای لێ بکەم زانم دانەمەزراندنیان چ زیانێکە یان لەو ئەزمونە و لەو خوێندەی کە چەندین ساڵ خوێندویانە ئێستاکە ناتوان کاری پێ بکەن. یەک ڕاستکردنەوەی بچوو بکەم من لە ئەوائیلەکان بووم بەڵام یەکەم نەبووم. قەزیەکەمان ئێمە یەک قەزیەیە چی ئەوانی کە ئەوائیل بوون چ ئەوانی کە ئەوائیل نەبوون ئێمە یەک قەزیەمان هەیە. ئێمە پێویستمان بەوەیە دا بمەزرین بۆ ئەوەی سوڕی تەواوکاری خوێندنمان کە ئیقامە و تەدەڕوجەکات لە خەستەخانەکانە تەواو بکەین بەبێ ئەمە نە ئەوائیلەکان و تەلەبەکانی تریش نە خوێندکارەکانی تریش و دەرچوەکانی تر بە هیچ شێوەیەک ناتوانن دەست بەکاری میهەنی خۆیان بکەن وەکو پزیشکی ددان. بۆیە بە تەنها دامەزراندن چارەسەری ئەم کێشەیەکات 4 ساڵە ئەم سوورە پەکی کەوتووە خەستەخانەکان خەریکە بەتاڵ ئەبن لە دکتۆرەکان بۆیە تەنها چارەسەر دامەزراندنمانە. سواز منەوێ پرسەرەوە کەم زانم چ ئومێدێکتان هەیە بەم بە حکومەت بەم کابینە تازەیە کە بتوانێت دەرفەتی دامەزراندن بۆیە بکاتەوە. بارودۆخەکە زۆر لەبارە وەکو پێشتر نییە کە بە چەندەها بیانوو هەبوو ئەوەی کە حکوومەت لە بوارەکی دارایی خراپایە کە شەڕ هەیە ئێستا شتەکان زۆر گۆڕاون. کابینەی نوێ هیوادارین بتوانن سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەت بتوانێت بەدەم داواکاریەکانەوە بێت بتوانین بە وەکو ئەو ڕەنجەی کە 7 ساڵ درراوە ڕەنجمان حسابێکی بۆ بکرێت. دیارە ناڕزایەتیان قوتابیانە لە کاتێکدایە کە ئێستاکە قوتابیانی دەرچووی پۆلی 12 ئامادەیی داواکاری پێشەشەکەن بۆ وەرگرتنیان لە زانکۆ و پەیمانگاکان کاتێک ئەم قوتابیانە ئەبینن کۆلێژی ددانیان تەواو کرد و دەرمانسازیان تەواو کرد و دانەمەزراون ناڕزایەت یعنی جۆیە لە بێهیوایی ڕوەکاتیان ئەمە زانیاریەکانی لە ئێمە بوون. سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت.